کاتێک تۆ دەچیت شتومەتێک دەکڕی دیارێک دەکڕی کەلوپەلێک دەکڕی پۆشاکێک دەکڕی خواردنێک دەکڕی دەبێت پلانت هەبێت لە کڕیندا واتە لە ڕووی ئابوووریەوە ئێمە تا چەند درک بە پلان دەکەین بۆی بتوانین بەپی پلان بەپی گیرفانمان شتومەکەکان بکڕینەوە چاو بڕیار نەدا ئەوانی کە بە چاو بڕیار دەدەن لە ڕووی ئابوووریەوە چەندە زیان دەکەن ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەر کە بەڕێزان پسپۆڕی ئابوورین لە ستۆدۆی ڕۆژێکی نوێ ئامادەیە دکتۆریان زۆر زۆر بەخێر دکتۆرگایترەوە بەرەو سەری ساڵ و کریسمسە و خەڵکێکی زۆر ێستا سەری کردو سەرکڕنی شتومەک و بەتایبەتی دیاری و ڕازانەوە جگەل لە هەندێک شتێکە پێی دەوترێت پێداویستی جوانکاری و ڕووکەشی و دڵخۆشکردن پێداویستی سەرەکیەکانی ئێمە کاتێک دەچینە بازار دەبێت چی بڕیار بدات لە پرۆسی کڕینیان زۆر سپاسەکەم بەناوی خۆی بەخشندەی مەهرەبان بەریتەم باش بەپێی ئەو ڕاپرسیە کە کرا لە وەزارەتی پلاندانانی عێراق و تقریبا ئەم بابەتە بۆ زۆرینەی خەڵکیش هەروایە کە ئینسان دابشکردنی ئەو پارەی کە پێێتی بۆ خەرجکردن لەسەر سێ بنەمای ئەساسی یاخود سێ تەوەر و ئەوانە ئەساسیەکانن بنەماکان ئنجاوەکانی ترە بێتە شتێکی لاوەکی کە بریتە لە یەکەم شت ئینی خواردەمەنیە و بواری تەندروستیە و ینی بواری نێشەجەبوون و گواستنەوەی نەقل و هاتشۆکردن ئەو بابەتانە تقریبا لە 90 ئەو پارەی کە پێێتی لەسەر ئەو سێ بوارە سەرەکیەکە پارە خەرجەکە و بابەتەکانی ترەوە کە جەنابتە فەرمووتان ئێستا بنمونە جوانکاریە بەرەو سەری ساڵ ئەچین لا یاخود ئەو بابەتانە ئەوە شنە بواری نازەروریات شتەکانی کە کەمالیاتن شتی جوانکاریە بۆیە و بە تایبەت ئێمە تاکی کوردستانی لە دوای 2014 لە دوای توشبوون بۆ قێرانەداراییە کە ئەچێ بۆ بازار یەکەم تەمەەن پلانی داناوە یەکەم شتە گرنگەکان و زەڕوریاتەکان ئەکڕێ ئەوە مناقشەی تیانە دوای ئەوە ئەگەر ویستی شتێک بکڕێ ئەوەی کە فەرمووتان جەنابتان زۆر ڕاستە نابێ چاو بڕیار دەربێ لە بابەتەکە چاولێکەری و چاو بڕیار بدات و ئەمە ساڵی پارێنی پێش 2014 ئەم تەخمی نووسنە یاخود قەرەفاتە ساڵی پار کراوە وەزارەتی ناوخۆ حەمەگیانە بە بۆ بازار ئەبێ شتی تازە بکرێت و ئەی قستەکان هێشتا تەواو نەبوونە ئەبێ ئەو بابەتانە بگۆڕێ جوانکاری وا بوو پێشتر تەنها بۆ خۆ دەرخستن بوو بەڵام دوای 2014 دۆخەکەوان نەما زیاتر گرنگی ئەدرێت بە بابەتە خەڵکی گۆڕی بابەتە سەرکیەکان بابەتە گرنگەکان و بەپێ ئەو شێوازەکە شێوازێکی زانستیە بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی ئینسان لە بواری ئابووری بۆیە لێرە ئێستا ئەوەی کە ئەگوزارێ من دڵنیام هەر کەسێک ئەچێ بۆ بازار یەکەم شت بۆ شتە گرنگەکان ئەزانێ کیلۆیەک تەماتە 2 کیلۆ خەیارە پەتاتای نازام چی ئەوانە بە دەقیقی ئیکڕێ بەڵام بۆ بابەتەکانی تر بۆ ئەم پرۆسی ئێستا بنمونە نزیک بوون لە سەری ساڵ و کڕینی دیاری ئەو بابەتانە لەوانەیە تا ڕادەیەک مرۆڤ لای خۆمان کوردستانی خۆمان وا بیر بکاتەوە بڵێ ئەم بابەتە ساڵێک جارێک ئەبێ بۆیە تا ڕادەیەک دەستی کراوەتر ئەبێ لە جاران لە جاران بەڵام بە بەراوردکردن بە پێش 2014 نەخێر هەڵسوکەوتی بە کاربەری خۆمان ئەرز و ئەسمان گۆڕاوە 1 دینار من دڵنیام 1 دینار لە لای زۆرینە نەک کەمینە ئەوانە کە دەوڵەمەنن ئەوەی کە خی گەورە پارە و ڕزقێکی زۆریان پێبەخشی ئەو شتێکی ترە لەبەرەوە ئەوان لە زانستی ئابووریش هەڵسوکەوت و تەسەڕفاتیان هەندێک جار وا ئەوترێت کە هینە اقتصادی نییە هەڵسوکەوتی اقتصادی بریتە لە چی بریتە لەوە کە تۆ بەڕێزت ئەو دۆلارەی کە خەرجێکیان دینارەکە بەرزترین سوود و منفعات پێ بگەینێ بەو کەسە ئەڵێ بە نمونە ئەڵێ کەسێک هاستاوە بە سووتاندنی $100 یاخود $200 لە شوێنێکی تایبەت تەنها بابەتەکە خۆ دەرخستن بووە یعنی شتەکە عقلانی نییە بۆ من $100 بسووتێنم بەڵام لەبەر ئەوەی چێژی لێ بینم وەکولاینی اقتصادی خۆ دەرخستنە خەڵکی نەسیر بکەن من گوێ نادەم $100 $200 یاخود زیاتر فڕێ ئەدەم یاخود ئەی سووتێنم گوێ پێ نادەم ئەوە وەکولاینی اقتصادی منفعی پێگەشتووە سوودی پێگەشتووە بەڵام عقلانی نەبووە بۆ پارەکە بسووتێنە بۆیە لێرە لە دوای 2014 لای خۆمان لای زۆرینە تەسەوڕەکەم بە پلانێکی زۆر ورد خەڵک ئەچەن وە بە تایبەت ئافرەتان ئەوان کە بەرپرسن لەسەر خەرجکردنی پارە و وزارەتی ناوخۆوانن پارەکە بە شێوەیەکی عقلانی ئەما بێت بارودۆخ خوات لێ بکات چیتەوە بەرەو پرۆسە عقلانەکە یانە بێ خۆت زۆر ڕاستە بارودۆخ بەداخەوە لێکردین الحاجە الاختراع من پێویستیم بە چییە وەم لێکە بەرەو ئەو ئاراستە بڕۆم ئەی باشە بۆ پێشتر پێش 2014 من وا نەبووم
بمتوانایە پاشەکەوت بکەم بۆی کە تووشی دوای 2014 تووشی قێران و ئەو بابەتانە بووم پارم پێ ئەبوو یەدەکم پێ ئەبوو بنمونە ئیتر لێرە بەداخەوە دۆخەکە وەکو جەنابەت فەرموون دۆخەکە وا ئاراستەم ئەکا بەرە ئەو بابەتە بڕۆم بەرە ئەو شێوازە ئەگینا تاک بە ئابوووریانەوە بە زانستیانە هەڵسوکەوتی ئەبێ بەو شێوەیە بێ شتە گرنگەکان بکڕێ شتە ئەساسیەکان بکڕێ ئەوەی کە ئەمێنێ بۆ کەمالیات لە کاتی خۆی خەرجی بکات و زۆرینەی ئەو پارێکە لای ئەمێنێ دوای خەرجکردنی بابەت کڕینی بابەتە گرنگەکان زۆرینی ئەو پارێکە ئەمێنێ بۆ پاشەکەوت و ئیدخار بمێنێ زۆر باشە دکتۆر ئەمە قسە لەسەر بابەتێک کەم ئەویش کڕینی شتومەک و پێداویستیە بە شێوازی قیست لە ئێستا هاوڵاتیکی زۆر سەریان خستۆتە سەر ئەوەی کە هەندێک بابەت هەیە بۆ دەستی بخەن بەڵام بە شێوازی قیستکە ئەڵێ بۆ منە شتێکمان هەیە بە قیستتر لە مێشکی خوانەواز دەکەن و قیستە بەلاشە کاڵێ بۆ منە مانگی 100,000 تۆی بە فڵان شت ئەبینی لە ئاخری مانگەکەیە هەموو موچەکەی هەموو ئەو پارەی کە وەریەگرێت زۆرینەی زۆری ئەباتەوە بە قیستی ئەمە ئەوەیە بەڕای بەڕێستان هێنانی قسەی جنابتان زۆر ڕاستە بەڵام ئەم بابەتە لە ئەوروپاش هەیە لە ئەمریکاش هەیە لە وڵاتە پێشکەوتوەکان هەیە بۆ لەبەرەوە ئەو داهاتەی کە تاکی ئۆروپی لە وڵاتی پێشکەوتوو کە دەستی ئەکەوێت دوای جاکردنەوەی باج و بابەتەکانی تر ئەوەی کە ئەمێنێ بەشی ئەو هەموو بابەتانە ناکات کە شتەکان بکڕێت و ڕێک بچێ بنمونە تلڤیزیۆنی 5-6 گەڵایی بکڕێ یاخود بچێ بنمونە سیارێکی دەفتەرونی و دوو دەفتەری بکڕێ بابەتی قست بابەتێکی سەردەمیانەیە و زۆر ئاساییە طبعا ئەبێ ئاگەمە لەوە بێت کە نەچێتە بواری حرام و حەڵاڵە ئەوانە بەڕێزان لە بواری شریعەت ئەوان بڕیار لەو بوارادن بەڵام ئەوەی کە مهمە بەڵێ ئەم شێوازە لە کڕین شێوازێکی زۆر سەردەمیانەیە و ئێستا زۆر بەکاراتەوە باویشە من ئەمە بنمونە گرنگە لەو قیستە شاتۆڕە چاوی شتە گرنگەکان بکەین پرسیارەکەی من لێرە ئەوە بوو چونکە تۆ ڕەنگە کەسێک بێت تازە خانوویەکی دروست کرد بێ ڕەنگە پارەکەی زۆرینەی لە دروستکردنی خانۆکە سەرفکردن تەنانەت پارەیەوەی پێنەما بە کە تاقمێکی قەنەفە بکڕێ بۆ ماڵەکەی ناچار بچێت بە شێوازی قیس بێنێ ئەوە قەیناکە گرنگە بەڵام چەند شتێکێ بۆ جوانکاری خۆی چەند شتێکە ڕەنگە زۆر پێداویستیش نەبێت بەڵام ئەڵێ بە قیستە بابیهێنم هەر بۆ معلوماتی بەڕێستان ئێستا نەک بەس ئەوەی کە ئەو کەسە خانوەکەی کردووە ئەنجاچێ شای ناو ماڵەکرێەوە قست حتا لەگەڵ وەستاکانیشە ڕێک ئەکەوێ بۆ دروستکردنی خانووەکە بۆ بیناکە بە قست ئەکرێ یعنی زیاتر لەوەی کە جەنابتان فەرمووتان کە زۆر ڕاستە معنای وەیە کە لێرە ئەم شێوازە تەبان ئاسانکاری بۆ کێ ئاسانکاری بۆ مشتری ئیتر لە دروستکردنی خانووەکە وەستاکەش ئەگەر باسی قۆناغی پێش کڕینی ئەشیان ناو ماڵ بکەین وەستاکەش زمانی ئەوە ئاکا بە نمونە پارەکەی دەست ئەکەوێ بەڵام بێ ئاگەمە لە چی بێ ئاگەمە لەوە بێ کە بەتابەت لە لای خۆمان لە حکوومەت یانەمی کوردستان و لە هەرێم موچە لە کاتی خۆی بدرێت جنابتان ئەزانم بنمونە ئەم مانگە موچەکە زۆر دواکەوت ئەمە ئەو دڵنیایە نابەخشێ بە وەستا بۆ خانوەکەی بۆ دروست بک بە قیست و لە هەمان کات ئەوەی کە بەڕێستا فەرمووتان کە ئەچێ سەردانی شوێنان ئەکا تۆ فەرمانبەری بڵێ وەڵاهی موچەکە وەزعی باشی نییە ناتوانین بە قز بیفرۆشین ئەوە کاریگەریکی زۆری هەیە یعنی ژینگەی دەوروبەری فەرمانبەر لە وەرگرتنی پارەکە لە کاتەکەی لە بڕی پارەکە کە پێشتر جەنابتان ئەزانن پاشەکەوت بوو دوای لێبڕینەکە و ئێستش ماوەیە کە تقریبان چاک بووەوە بەڵام ئیتر ئێستا ئەم دوو مانگە تۆزێک ماوەکە دواکەوت ئەمە کاریگەریکی نەگەتیڤە بێ نەرێنیە بێ لەسەر پرۆسەی کڕین بە قیست بۆ لەبەر من دوکاندارم کە دڵنیا نەبم کڕیار یاخود هاوڵاتی دێت بۆ کڕینی شتومەک دڵنیا نەبم پارەی پێەیە یاخود بە شێوازی ڕێک و پێک بە منتەظەم بەڕێک و پێکی پارەکە وەرەگرێ بەڕاستی من ئابادە نیم شتی پێ بفرۆشم بە قیست ئەو کاریگەریکی خراپ دەسەواژێکی زۆر جوانت بەکارێناوتت هاوڵاتیان لای ئێمە زۆر شارەزاییان لە هەڵسوکەوتی ئابوورینی ئەم دەسەواژێشتێکی زۆر تاسە بوو بۆ من زۆر جوانیشە لە زانستی ئابووریدا ئەگەر هەڵە نەبم دەڵێ دەبێت ئینکەم واتاوەی کە دەخلێک کە دەست دەکەوێت هەبێ ئاوتکەمەکە و کەمتر بێ لە ئینکەمەکە واتە بتوانیت ئەو پارەی دەست دەکەوێت تا کۆتایمان خەرجیکەی لێشی بمێنێتەوە لی پاشەکەوتکەین لای ئێمە گەیشتوێنێتەوەی بتوانین پارە پاشەکەوتکەین تێگەیشتوین لە گرنگی پاشەکەوت چییە؟ بەڵێ یەکێک لە گرنگترین بنەماکانی ڕوونکردنەوەی هەسوکەوتی بەکاربەر ئەوەیە کە ئەو کەسە کەسێکی ژیرە عاقڵە واتە ئەوەی کە باسمان کەوتمان $100 سووتاندووە ئەوە ناچێتە ئەو بوارەوە بەڵام بە اقتصادی ئیشی کردووە لێرە دوو بابەت هەیە ئایا من عقلانیەت
بەکارێنم بۆ لە هەڵسوکەوتەکەم یان و ئابوووریانەش بیر ئەەکەمەوە عقلانیت ئەوەیە کە من شتەکە لە شوێنی خۆی بێەوە بە عقلانی بە تەسەڕفێکی عقلانی بیکەم بەڵام ئابوووریانە مەرج نییە وابێ یعنی بنمونە من ئەچم سیارەیەک ئەکڕمەوە ناعقلانی نییە سیارەکە ئەکڕم ناعقلانی نییە حەزەکەم ئەو سیارە بکڕم ناعقلانی نییە بەڵام ئابوووریانە نییە بۆ لەبەر ئەوەی من سیارێکی ترم هەیە سارێکی ترم هەیە ئەبێتە چیە بێتە شتێکی بۆ خۆ دەرخستنە تەنها من ئەمێ خۆ دەرخستن بێتونەوە ئەو بابەتانە بێ لێرە ئەبێ ئەو دوو بابەتە جا بکەنەوە واتە لای خۆمان ئێستا ئەو دوو شێوازی هەڵس و کەوتە عقلانیت و ژیرانە بوون لە تەسەڕفاتمان لەگەڵ اقتصادیەکە ئەوەیە کە وەکوتمان بەرزترین کەڵک ئەوەی کە فەرموتان جەنابەن ئەو سوودە و ئەو قازانجەکە دەسم ئەکەوێ بەرامبەر بەو پارێکە خەرجی ئەەکەم باش ئەوەی کە بەڕێستان ئاماژەتم پێدا خەرجیەکانم هەوڵ بدەم هەمیشە کەمتر بێ لە داهاتەکەم ئەوە زۆر ڕاستە بەڵام ئێستا لەم سەردەمە کە بۆ گەنجی خۆمان بە تایبەت ئەوەی کە تازە ژینی هێناوە ئەوەی کە تازە خانووی دروست کردووە ئەوێ کەلوپەل و ئەثاث و شتیوا بکڕێ بۆ ناو ماڵ فریا ئەو بابەتانە ناکەوێت بۆ لەبەرەوە تۆ جەنابەت لێرە طبعاً بە گریمانەی ئەوە کە خانووە نەکرێکیە ئەگەر کرێکی بێ کێشەکە و مشکلەکەی زۆر گەورەترە بێ وەرە کرێکی بی بنمونە هات شۆکردنە جلوبەرگە و پێش ئەوانە هەمویان خواردەمەنیە ئیتر ئەگەر خاوەنی چەند مناڵێک شپێ ئەو کێشەکە گەورەتر ئەبێ بۆیە ئەبینی جەنابەت ئەم کەسانە کە ئەو گەنجانێکە کۆچ ئەکەن بۆ دەرەوە بۆ هەندەران بۆ وڵاتانی تر لەبەرەوەی لێرە دەرەقەتی ئەو هەموو مەصرفە نایەن کە سێرەکە دەرچووی زانکۆیە لە ماڵی باوکی دانیشتۆ بەیانیان ئەدا بەدەم ئێواران و ئێواران بە شەوان و شەوان بە بەیانیان خۆی ئەبینێ کەسێکی بەرمهێن نییە کەسێکی سوودی نییە بۆ بنەماڵەکەی بۆ ماڵی باوکی بۆیە سەر هەڵەگرێ بۆ ئەچێ بۆ شوێنێکی تر لێرە ئەرکی سەرشانی حکوومەت ئەوەیە کە ئاسانکاری بکە بۆ کەرتی تایبەت کە کەرتی تابەت بێتە پێشەوە هەری کار بدۆزێتەوە چۆن هەری کار بدۆزرێتەوە زۆر بینمان کردوتەوە لەو بابەتەوە زۆر کەمە بەسم وەکو ئابووری ناسان یعنی ئەم گوڵانە کە ئێمە ئەیهێنین ئەمانە کەسانی تر لە دەرەوە بەرەمهێنی ئەم گوڵانە بوون دەستی ئێمە کڕینی ئەمانە بۆ ئێمە هەلی کارمان ڕەخساندووە بۆ ئێران بۆ هۆڵەندا بۆ فەرەنسا بۆ وڵاتانی تر ئێمە بە پارەکەمان هەری کارمان ڕەخساندووە بۆ ئەوان حکوومەت وەرە ڕێگەنەدە بەم بابەتەنە هاوردە بکرێت لە کێڵگەکانی خۆمان لە زەوێ بەبیتەکانی خۆمان با ئەمانە دروست بکرێت ئەم قەرەفات و ئەم دیکۆرە جوانە ئەوی کاهەیە و لە شوێنانی تر با گەنجانی خۆمان با کارگەکانی خۆمان دروستی بکەن نەهێڵین لە دەرەوە هاوردە بکرێت ئەو کاتە ئەبینی هەری کاری زیاتر ئەرەخسێنرێت کەرتی تابەت ئەکەشێتەوە کەرتی حکومی بچووک ئەبێتەوە ئیتر باسی هاتنی 200 میلیار و نەوت و نازانم و بابەتەنە ناکەین بۆ لەبەر ئەوەی پارەکەمان هەر لە دەستی خۆمان لەنەوە بازارەکان ئەخولێتەوە لە بینی کەرتی تایبەتە جەنابەت دوکانداری من کڕیارم من لە شوێنێکی تر ئیشەکەم لە تایبەت ئیشەکەم دێم ئەو پارەیە دەسم ئەکەوێ ئەهێنم بۆ جەنابەت شت ئەکڕم جەنابەت ئەچیتەوە بۆ لای کارگەکە بنمونە یاخود لە شوێنی تر ئەو بەرهەمەیەنی ئەخیتە ڕوو لە دوکانەکان ئەو پرۆسەیە وا ئەڕوا بەو شێوە ڕێک و پێکە ئەوە کە مهمە ڕەخساندنی هەری کار باش دکتۆر هەندێک جار هەندێک کەس هەیەڵێ ئەو نانە ئەمڕۆ لەخواانە پندێکی کوردی زۆر جوانی شە بەڵام زۆر جاریش لە ڕووی ئابووریەوە ڕەنگە کێشە دروستکە ئەڵەی کورە بە ئەمڕۆ بیخۆین خوا گەورەیە بۆ سبینێ ئەو اقتصادیانە نییە ڕووی ئابووری نەبێ ینی ئەچێتە مارکێتێک بە دڵی خۆی شتەڵەگرێت سەیری گیرفانێکا بۆ نمەر پێچە 100,000 پێبێ باینەوە و 5,000 شتومەکی کڕێەوە 5,000 ئەهێڵێتەوە چەندە لە ڕووی ئابووریەوە ئەمە زیان بەخشە ینی لە ڕووی ئابووری ڕێنماییتان بۆم جۆرە کەسانە چییە ئێوە جەنابەت بنمونە لە ڕۆژی وەرگرتنی موچە کە ڕێکوەری ئەگریت و ئەشیتە بەردەم وەزارتی ناخۆ بەڵێ گەورم فەرم ئەوە موچەکەمە تەقسیم ئەکرێ بابەتەکە دابش ئەکرێ بۆ 4 هەفتە یعنی هەفتەیەک ئەبێ ئەوەندە خەرج بکەم و لەگەڵ هاوسەری خۆم بنمونە بە شێوەیەک دابش یەکەم عقلانیت بێ عقلانیتیا بێ و اقتصادی بێ ئابووری بێ ئابووریانە بێ کە بۆ ئەم هەفتەیە بۆ بابەتی خواردەمەنی چەند خەرج بکەم لەو بڕەپارێکە دانراوە بۆ هەفتەکە واتە ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت ئەمڕۆ پارە خەرج بکەم و ئیتر بیری بەیان نەکەمەوە شتێکی زۆر ڕاست نییە زۆر هەڵەیە بداخەوە واتە لێرە چی ئەەکەم ئەو پارەی
مانگەکە موچەکەم دا بەشەکەم لەسەر 4 هەفتەکە بۆ بابەتی خواردەمەنی چی ئەبێ بۆ بابەتەکانی تر چی ئەبێ لەو بابەتە کە بەدەر لە خواردەمەنیەکە بنمونە ئەگەر 400,000 بوو 100,000 100,000ەکەم دانا بۆ هەفتەیەک لەو 100,000 بۆ خواردەمەنی و بابەتەکانی ترە 25,000ەکە بە هیچ شێوەیەک ئەبێ دەستی دەینەدەم بۆ لەبەرو نازانم هەفتەی داهاتوو کەسێک لە ماڵەوە نەخۆش ئەکەوێ یا ناکەوێ شتێکی تارێک دروستە بێ میوانم دێت لە ناکاو لە گەرمیانەوە دێن بۆ سەردانی ئەچن بۆ دکتۆرە ئەچن بۆ ئەملا ئەچن بۆ هەولێر دێن سەردانی منەکە لە ماڵەوە شەوەیەک ئەمێنن دوو شەو ئەمێنن ئەوانە هەمووی لە ناکاو دروستە بێ و بابەتانە من خۆم حازر کردو بۆ ئەوە ئەگەر خۆم حازر نەکردە بێ بۆ ئەوەی کە لە دەستمە ئەمڕۆ وەکو جەنابتان فەرمووتان خەرجی بکەم و ئاگام لە بەیانی نەبێ ئەبێ دوای 2 هەفتەی تر بچم قەرداوای قەرز بکەم لە ئەم و ئەو بەو شێوەیە قەرزیش و ماوەی قەیرانی دارەیەکە بە تایبەت لە دوای 2014 وای هات ئیتر خەڵک قەرزی نەئەدا بە هاوڕێ و دۆست و خۆشەویست زۆر باشە مامۆستا چەندە گرنگە بۆ نمونە تۆ لە کاتێکا کە شتە کڕی گرنگی بە تایبەت بە بەرهەمە خۆماڵەکان بی بەرهەمە ناوخۆیەکان بین ئەوەی کە تۆ باسی لێوە کرد پێشوەختەش پێشەکەم پرسیارە بکەم هاوکارانمان دیمەنێکیان خستەر و مەڕ و ماڵات بوو لەسەر چیای گۆیژە لەگە شوانێکە بۆ نمونە تۆ لە کاتێکا کاچی بۆ نێو بازارەکان لەبری ئەوەی کە گۆشتێک کڕیهێنی گۆشتێک کڕی کە لە وڵاتی دەرەوە هات یاخود ماستێک پڕی کە هینی کارگەیەکی وڵاتی دەرەوە بێت چی لەوە باشتر کە تۆ بۆ نە ماستێکی خۆماڵی بکری گۆشتێک پڕی کە هینی وڵاتەکەی خۆت بێ لە ئەم شاخۆکیوانی کوردستانە بۆ نمونە ئالیگەجێخوارد چەندە گرنگە گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکان بێت بەڕێستان باوا بیر بکەینەوە هەموو هاوڵاتیە کە ئەچێ بۆ بازار کاتێکە بابەتێکی تورکی ئەکڕێ ئێرانی ئەکڕێ ئەو دینارە ئەو دۆلارە کە دەریەکەی لە گیرفان بزانە ئەیدەی بە کرێکارێکی تورکی نایدێ بە کوردستانی ئەیدەی بە کرێکارێکی فارسی ئێران نایدێ بە کوردستانی بۆیە هەندێک وڵاتان ئەڵێ لە دوکانەکان نووسراوە ئەڵێ سوپاست ئەەکەین کە ئەمە بکڕی لەبەر ئەوەی هەری کار ئەبەخشی بە هاوڵاتی خۆمان هی وڵاتەکە ئەوە زۆر گرنگە بۆیە لێرە ئەوەی کە شاینی باسا وەکو چۆن ئەڵێن بابەتی ڕێکلامکردنی خۆمان بە تایبەت دام و دەستگاکانی خۆمانی حکومی و ئەو ڕۆشنبیریە ئەو ثەقافەتە بخاتە ڕوو کە من ئەچم بۆ بازار 100,000 دینار خەرجەکەم لەسەر شتێکی بیانی ئەوە من ئەیبەخشم بە تورکیا ئەیبەخشم بە فەرەنسا ئەیبەخشم بە ئێران ئەیبەخشم نایدەم بە کوردستانی خۆمان پارەی ئەچێتە دەرەوە بەو شێوازە بەو هەڵسوکەوتە تەعامل بکەین دڵنیا بن جەنابتان وردە کەتی تایبەتەکەمان ئەگەشێت مامۆستا باسی بابەتێکی تریش بکەین لە کاتێکە من کاچم بۆ بازارە یاخود کە بەلای مۆڵە کارۆم ئەبینم لە لای مۆڵەکە لە بەردەی مۆڵەکە بە قەتعەیەکی گەورە نووسراوە لە 5 داشکاندن ڕەنگە من لەو کاتەیە پێویستم بە جلوبەرگیش نەبێ پێویستم بۆ بابەتەش نەبێ کە داشکێنرابێ بەڵام ئەو لە 5 سەرنجم ڕاکێشە ڕاستە خۆش بەناو مۆڵەکەەوە یان فرۆشتن بە زەرار بەڵێ یان فرۆش ئیتر بۆ منە مۆڵەکەدا خەن و شتەکان بە زەرەر بە حساب بفرۆشن بۆ منە من ئەو بابەتەشم پێویست نیە بەڵام ئەڵام قەیچێکە خۆڕەنگە ڕۆژێک بێت پێویستم بەمە بە یاخود شتێکی هاوی نەبێ بڵم بۆ ساڵی بێتەوە با بکڕم لە بەریکەم ئەمانە تا چەنە بێتەوە هۆکارێک بوو ئەوەی کە تۆ لە نیوەی مانگەکەیە گرفتی ئابووریت بۆ دروست بێ زائیدەن ئەوەی کە جەنابتان فەرمووتان کە زۆر ڕاستە زائیدەن شتێک زیاد بکەم بۆەوە ئێستا بابەتی بالە زۆر ڕینە لەناو بالەکانیش کە من بەڕاستی متابعی بازار و شتەکان ئەەکەم شتی زۆر تازەی تایە بەس لەبەرەوە ئەیبێکی زۆر بچکۆلا بە تایبەت لە ئامێرەکان و شتەکان کە زۆر بە ئاسایی چاکە ئەکرێت یعنی بنمونە من شتێکم کڕی پاسکلی ڕاکردن تەنها سارد و عینەکە زائد و ناقسەکەم گۆڕی چاک بۆ هیچ ئایبی نەبوو یعنی بنمونە بە پارێکی زۆر کەم ئەفرۆشتێت ئەو بابەتە ئەوەی کە ئەفەرمونون زۆر ڕاستە ئیتر لێرە ئەوەی گرنگە لای خۆمان یعنی ئەو زیادە مەصرفیە کە ئەکرێت ئەوەی کە فەرمووتان جەنابتان لە بواری خەرجکردنە بواری ئەو بابەتانە ئەبێ هاوڵاتی خۆمان بە کاربەری خۆمان ڕەچاوی ئەو بکە بە شێوەیەکی عەقلانی بە شێوەیەکی هینی اقتصادی ئەو بابەتە ئەو زیادە مەصرفیە نەکات ئەوەی کە ئەو بڕەپارەی کە پێێتی خەرجی بکات لە بواری پێویست لە مەجاری پێویست ئەوەی کەوتمان ئەو بابەتانی کە جەنابەت باست کرد لەگەڵ بابەتەکانی تر کە تا ڕادەیەک
لە ئەوروپا هاوردە ئەکرێت و پێ ئەوترێت بالەوینانە کە ئەوانش بەڕاستی شتی تازان ئەوە زۆر گرنگە کە ئێمە ئەگەمە لەوە بێ کە بازارەکانی خۆمان و کراوە بێ بۆ بابەتانە ئەوە زربەیەکی زۆر ئەدا لە بەرهەمی ناوخۆیی با بڵێن فرۆشیاری خۆمان زربەیەکی زۆر گەورە ئەدرێت لە ئەو کارگەکان داخرێنە بێت ئەوەش بەتەکی زار و زیانێکی زۆر گەورەی هەیە بۆ ئابوووریەکەم. زۆر باشە دەستە خۆش بێ دکتۆر سوپاس بۆ تاوی زانیاریەکانت.